تا پێش بوومە لەرزەکەی ساڵی 2017 ئەم باڵەخانەیە ماڵی دەیان پزیشک بوو لە قەزای قەرەداغ. بەڵام دوای ئەم ڕووداوە سروشتیە زیانێکی بەرچاوبەر باڵەخانەکە کەوت و بە ناچاری دانیشتوانەکەی چۆڵیان کرد. وەک دەیان پرۆژەی دیکەی حکومەت لە بری چارەسەرکردن و نۆژەنکردنەوەی پشتگوێ خراو لە ئێستادا جگە لە کەلاوەیەک هیچی دیکە نییە. کە کاتی خۆی من خۆم شوشەم تێگرتووە. هاوڵاتیەک دەڵێ کاتی خۆی لە دروستکردنی ئەم باڵەخانەیەدا ئیشم کردووە، ئێستا گریانم بۆ وێرانبوونی یەت. ئەو شقەی سەهاتم لێەوە لە نوێژ بووم، سەیری پەنجەرەکانیم کرد، من شوشە چیم سەیری پەنجەرەکانیم کرد، ئاو بە چاوما هاتە خوارەوە کە کاتی خۆی من خۆم شوشەم تێگرتووە، ئیسە شوشەی پێوە نەماوە. بەڕاستی هەر ئەوە نییە کەم و کوڕێوەنە زۆرە، بەڕاستی بەخوا پیاو ناتوانێت چی بڵێ. ئەمە نەکەم و کوڕی زۆرە هەر لە خەراخی ئەمان نییە. ئێمام هەموو قوربانیەمان بۆ چیدا؟ بۆ ئەوەی کە سەرۆکەکانمان سەرۆکی حکوومەتەکانمان کورد بێ و بتوانین بە کوردی قسە بکەین. ئیسا توانین بە کوردی قسە بکەین، بەڵام بەخوا خزمەتمان ناکەن. دروستکردنی یەکەیەکی نیشتەجێبوون بۆ کرێنشینان یەکێکی دیکە بوو لە پرۆژەکانی قەرەداغ، بەڵام ئەمیش پەراوێز خراو هەر بە هەیکەلی ماوەتەوە. پرۆژەیەکی دیکەی پەراوێزخراوی قەزاکە هۆڵی بۆنەکانێتی کە بە هیچ شێوەیەک شیاوی ئەنجامدانی کار و چالاکی نییە و گەنجانی شارەکەش دەڵێن لایەنە پەیوەندیدارەکانی شار خۆیان لە چارەسەرکردنی ئەو گرفتە دەشارنەوە. وەڵێکی زۆر جوان و تایبەت بوو. ئێمە وەختی خۆی لە سەردەی مامۆستا ڕەوف لەگەڵ شارەوانی ئێستا دوسە جار پێم وتەنوتم ئەو هۆڵە لە بینی کامتانێ بۆی خزمەت کردێنەوە فەوتێ، بەڵام لەم بینە بۆ مایەک لای نەکرایەوە ئەوانیش خزمەتیان نەکرد. ئەو هۆڵێک ئێستای بینن هەموو دار و دیوارەکەی ڕزیوە بۆ هۆی ئەوەی کە فۆم نەکرا و چاک نەکراوە، ئەو بە دیوارەکانی هاتوتە خوارەوە هەمووی تێکچۆ بەسەرێکا و چەند جاریش داوامان کردو، ڤیدۆمان کردووە و لە کاتی هەڵبژاردنەکانی شایەمە چەند جار داوامان کردو، لیژنە و دەرخسەشی بۆ کراوە، هەتا ئێستا ئەو هۆڵەکەی و هیچ خزمەت نەکراوە. مختاری قەرەداغی دەڵێ چارەسەرکردنی ئەم گرفتانە لە سەروی دەسەڵاتی قایمقامێتەوەیە و دەبێت حکومەتی خۆجێیی سلێمانی حکومەتی هەرێم چارەسەری بکەن. وڵی قایمقامێتیش ئێمە بەڕاستیەکەی بڵێن قایمقامێتیش ئەوەی کە لە سەلاحەتی قایمقامێتە بێ ناتوانێت، چونکە قایمقامێتیش بێ پارەی بۆ تەشخیص کرێ بتوانێت پرۆژەیەک لە قەراخە جێبەجێ بکە. گەرەوەکو نوقسانیشکەی لە قەراخە بەڕاستیەکەی ئێمە وەکو قەزای قەراغەڵین وەکو قەزاکەمان وە بگرە گونتەکانیش لەوانەیە مەشاکیلیان هەبێت لە چ لە ڕێگەوبانەوە چ لە پرۆژەوە. قەزاکەشمان بەڕاستیەکەی کۆمەڵێک نوقسانی کەوتۆ بەسەر قەزاکەمانەوە. ئەمەش پێم وابێت لە توانای قەزا و قایمقامێتی قەراخانیە ئەمەش ئەگەڕێتەوانێ بۆ حکومەت و لیژنەی عولیا و محافەزە و تا ئەگاتە ئەنجومەنی وەزیران. گرفتی خزمەت نەکردنی باخچەکانی شار و یەکساییدی ڕێگای سلێمانی قەرەداغ و خراپی ڕێگای سێرانگاکان لە دیارترین گرفتەکانی شارەکەن، بەڵام حکومەت بەردەوام بە پاساوی قەیرانی دارایی خۆی لە بەرپرسیارەتەکان دەجێتەوە. لە ساڵی 2007ەوە قەرەداغ لە ڕووی ئیداریەوە کراوە بە قەزا و خاوەنی ناحەیەک و نزیکەی 80 گوندە، دانیشتوانەکەی زیاترە لە 12,000 کەس. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەرەداغ